بۆی زۆرەوە نەبی بە بەشتر حەز دەکەین. وفي صورة الناس خلاص. لا لي. دالي دالي ئەوەی دەبێنن هەکاری داوت سەرپەرشتیاری یانەی وەرشی چوار قوڕنەیە وەک پشگیری لە یانەی وەرشی حازیاوە لە ناو یاریگای حازیاوە ئامادەیە. والله عيبة شي قولي سيتكر والله برا عيبة 1 مليون شين بطالة هاجي أني رداني شوي فرشتي وكرة إيمان تانا بي وشويستي بەڵێ خۆشەویستان لە جێمی دووەمی یاری نێوان حاجیەوە پیرە مەگرون هاتینەوە وڵاتان ئەنجامی یاری پیرە مەگرون 0 حاجیەوەی خاوەن ماڵ خاوەن گۆڵێکە. بەڵێ وەک دەبینن ئەوە دیمەنی هاندەرانی یانەی وەرزشی حاجیاوایە
لە ناو یاریگای خۆیان میوانداری یانی وەرشی پیرەمەگرونیان کردووە. بەڵێ خۆشەویستان ئەنجامی یاری 1-0 لە بەرژەوەندی یانی وەرشە حاجیەوە. ئێستا جێمان لە فیکەینە و بژیوان دەبێت لە دەستپێکی جێمی دووەمی یاری نێوان حاجیەوە پیرەمەگرون لە ناو یاریگا جوانەکەی حاجیەوەی ئازیز. هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرون جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانی ژمارە 5 لە ناوەڕاستی یاریگاوە. تۆپ لەژێر کۆنتڕۆڵی یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرونە. یا ئەڵڵا یا ئەڵڵا جوولەیەکی جوان بۆ ناوەوە مەترسیدارە بەڵام نانانا ئەرچێک مەترسیدارە یا ئەڵڵا بەڵام نانانانانانانە زاگرۆز و بەرگریکارانی یانەی وەرزشی حاجیەوە ڕێگە نادەن گۆڵیان لێ تۆمار بکرێت و نایانەوێت 3 خاڵی گرنگی یاریەکە لەدەست بدەن. لێدانی گۆشە لە بەرژەوەندی یانەی وەرزشی پیرەمەگرون جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانی ژمارەدەی یانەی وەرشی پیرەمەگرون جێبەجێ دەکرێت مەترسیدارە بۆ ناوە بەڵام نانانانانانانە دووبارە لێدانی گۆشە لە بەرژەوەندی یانەی وەرزشی پیرەمەگرون بە سەلامەت ئینشەئەڵڵا بۆ گۆڵپارێزی ژمارە 12 یانەی وەرشی حاجیەوە زاگرۆز موعین بە سەلامەت ئینشەئەڵڵا بۆ زاگرۆز. وەک دەبینن زاگرۆز موعین لە چەند یاریەکی یانەی وەرشی حاجیەوەدا ئاستێکی یەکجار نمونەیی و نایاب پێشکەش دەکا جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون بۆ ناوە مەترسیدارە بۆ ناوەوە مەترسیدارە مەترسیدارە یا ئەڵڵا مەترسیدارە نانانانانان بەرگریکاران ڕێگە نادەن ڕێگە نادەن هەڵدانی لە ئەوەت لە بەرژەوەندی یانەی وەرزشی پیرەمەگرون پێشێت بۆ یانەی وەرشی پیرەمەگرون بۆ ناوەوە وەک دەبینن پێشتر دووبارە زاگرۆز 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 یا زاگرۆز ڕێگە نادە زاگرۆز. ئایا زاگرۆز دەتوانێت تۆڕی گۆڵەکەی بە خاوێنی بهێڵێتەوەی یاخود نا. وەک دەبینن لە سەرەتای دەستپێکی جێمی دووەمی یاری نێوان حاجیەوە و پیرەمەگرون هێرشەکانی چڕتر دەکاتەوە بۆ سەر گۆڵی یانەی وەرشی حاجیەوە لە باڵی ڕاستەوە لە باڵی ڕاستەوە بۆ ناوەوە مەترسیدارە بەڵام نا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  بەرگریکارانی یانەی وەرشی حاجیەوە بەرگری لە تۆڕی گۆڵەکەیان دەکەن یاڵە شاباز جەلال پاسێکی جوان یاڵە شاباز بەڵام تۆپ دەکەوێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون بەڵام هەڵافا وەڵایە لە بەرژەوەندی یانەی وەرزشی حاجیەوە لە ناوەڕاستی یاریگاوە لە ناوەڕاستی یاریگاوە جێبەجێ دەکرێت لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی حاجیەوە هاندەران دەڵێ گۆڵی دووەممان دەوێت گۆڵی دووەم و دڵنیایی جێبەجێ دەکرێت لە ناوەڕاستی یاریگاوە بۆ ناو گۆڵ هێرشێک مەترسیدارە بەڵام نانانانانانانانا گۆڵپارێزی یانەی وەرشی پیرەمەگرون دەڵێ ئەو تۆپانە ئاسانن گۆڵپارێزی ژمارە 13 یانەی وەرزشی پیرەمەگرون لە ناوەڕاستەوە پاسێکی جوان یاریزانی ژمارەدەی یانەی وەرشی پیرەمەگرون گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی نا زاگرۆز تۆپەکە دەخاتەوە ژێر دەستی خۆی و کۆنتڕۆڵی تۆپەکە دەکات یاڵەیە زاگرۆز دوور دەخرێتەوە لەلایەن گۆڵپارێزی ژمارە 12 یانەی وەرشی حاجیەوە زاگرۆز موعین هەڵافاوە لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرزشی پیرەمەگرون
لەناوەڕاستی یاریگاوە لەناوەڕاستی یاریگاوە هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرزشی پیرەمەگرون نانانە بەجارێک سێ تۆپ بەجارێک سێ تۆپ یەک براکەم یەک هەڵدانی لە ئاوت هێرشێک بۆ یانەی وەرزشی پیرەمەگرون یاڵە پیرەمەگرون مەترسیدارە لە دانێک بەڵام نا بەرگریکارانی یانەی وەرزشی حاجیەوە ڕێگە نادەن گۆڵیان لێ تۆمار بکرێ هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرزشی پیرەمەگرون جێبەجێ دەکرێت لە ناوەڕاستی یاریگەوە پاسێک بۆ یاریزانی ژمارە 20 یانەی وەرشی پیرەمەگرون لە ناوەڕاستی یاریگاوە تۆپ لە ژێرپەی کۆنتڕۆلی یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون یاریزانی ژمارە 11 پیرەمەگرون هێرشەکانی چرسر دەکاتەوە بۆ سەرخانەی گۆڵی یانەی وەرشی حاجیەوە گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرزشی حاجیەوە تۆپ دەکرێتەوە ژێر پێی گۆڵ پارێز زاگرۆزمان ناو بژیوان کارتی زەرد بەرز دەکاتەوە بەسەر گۆڵپارێزی یانەی وەرشە حاجیەوە زاگرۆز معین گۆڵپارێزی ژمارە 12 بەڵێ خۆشەویستان وەک دەبینن هەندێرێکی یەکجار زۆر لەناو یاریگای یانەی وەرشە حاجیەوە ئامادەیە هاندەرانی پیرەمەگرونیش لە پیرەمەگرونەوە هاتوون بۆ هاندان و پاڵپشتی یانەی وەرشی پیرەمەگرون ئایا ئەمڕۆ کام هاندەر دڵخۆش دەبن کام هاندەر ئاهەنگی سەرکەوتن دەژێر بینەر دەبین بەڵێ خۆشەویستان بینەرانی تەلەڤیزیۆنی ڕانیا لەلایەن پێڵا و پۆشاکی بابۆ براندەوە سپۆنسەر کراوین بابۆ براند ناونیشان چوار قڕنا نزیک سنتەری ئاسیا بەردەوامە لە داشکانە گەورەکانی و نرخێکی یەکجار گونجاو لە بابۆ براندەوە لە ناوەڕاستی یاریگاوە هێرشێک بۆ یانەی وەرشی پیرەمەگرون بەڵام نا هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرزشی حاجیەوە جێبەجێ دەکرێت لە ناوەڕاستی یاریگاوە تەواو لە ژێر پێی کوڕانی پیرەمەگرون بۆ پێی کوڕانی حاجیەوە هێرشێک بەیانەی وەرشە حاجیەوە مەترسیدارە بۆ ناوەوە بەڵام ئەو شتانە مەترسیدار نین بۆ گۆڵپارێزی یانەی وەرزشی پیرەمەگرون لە باڵی چەپی یاریگاوە یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون هێرشەکانیان چڕ دەکەن یاڵە یا شاباس زەلال پاسێک بەرگریکارانی یانەی وەرزشی حاجیەوە ئاستێکی یەکجار نایە پێشکەش دەکەن نایە شاباز هێرشێک بۆ یانەی وەرزشی پیرەمەگرون بەڵام زاگرۆز معین زۆر بە ئاسانی کۆنتڕۆڵی تۆپەکە دەکات تۆپ لە ژێرپێی گۆڵپارێز زاگرۆز معین یاڵە یا زاگرۆز تۆپەکە دوور بکەوە لە ناوەڕاستی یاریگەوە تۆپ لە ژێر کۆنتڕۆڵی یاریزانانی یانەی وەرشی حاجیەوە هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرشی حاجیەوە جێبەجێ دەکرێت هێرشێک گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرون بەڵێ خۆشەویستان بە بڕیاری یەکێتی تۆپی پێی کوردستان یاریە ئاگرینەکان و دیجەی گۆرانی
ممنوع کراوە لەناو یاریگە هیوادارم نەبێتە هۆی سزادانی یانەی وەرشە حاجیاوە و یانەی وەرشی پیرەمەگرون هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرون لە ناوەڕاستی یاریگاوە بەڵێ خۆشەویستان ئەوەی دەیبینن ئاپۆڕەی هەندەرانی یانەی وەرشی حاجەوە ئاهەنگ دەجێڕن بە گۆڵێک لە پێش یانەی وەرشی پیرەمەگرون ئایا پیرەمەگرون دەتوانێت بێتەوە ناو کەشوهەوە یاریەکە گۆڵی یەکسانی خۆیان تۆمار بکەن یاخود نا یاخود حاجیاوە دەتوانێت گۆڵی تر تۆمار بکە یان نا هەڵدانی لە ئاوە لە بەرژەوەندیانەی وەرشی پیرەمەگرون دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکارانی یانەی وەرزشی حاجیەوە هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرون نانانە ناوبژیوان دەڵێ بۆ دواوە کاکە بۆ دواوە مخالیفی جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانی ژمارە 20 یانەی وەرشی پیرەمەگرون لە ناوەڕاستی یاریگاوە تۆ هەڵە فاوڵ لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرون لە ناوەڕاستی یاریگاوە پاسێک بۆ یاریزانی ژمارە 20 پیرەمەگرون لە باڵی چەپەوە هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرزشی حاجیاوە دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی حاجیاوە لە ناوەڕاستی یاریگاوە دوور دەخرێتەوە بەڵێ خۆشەویستان هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرزشی پیرەمەگرون نانانانانانانا ئایا حاجیاوە دەتوانێت گۆڵی زیاتر تۆمار بکە یاخود نە یاخود پیرەمەگرون دەتوانێت ئەنجامەکە یەکسان کاتەوە یاخود نا بینەر دەبین هەڵە فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی پیرەمەگرون لە ناوەڕاستی یاریگاوە جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانانی یانەی وەرزشی پیرەمەگرون یاریزانی ژمارە 16 لە هێڵی ناوەڕاستەوە جێبەجێ دەکرێت لە ناوەڕاستی یاریگاوە تۆپێک بۆ ناوەوە مەترسیدارە نا مەترسیدار نییە لە باڵی چەپەوە هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون کارتی زارد بۆ ڕاهێنەر یاخود نا دیارنێ بەڵام وە بزانین بۆ کارتی سەر بۆ ڕاهێنەری یانەی وەرشی حاجیاوە شێک فاوڵ لە بەرژەوەندی یانەی وەرشی حاجیاوە کارتی سەر بۆ یاریزانانی یانەی وەرزشی پیرەمەگرون جێبەجێ دەکرێت لەلایەن بەرگریکارانی یانەی وەرزشی حاجیاوە ئاریان دوور دەخرێتەوە هەڵا فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرزشی حاجیاوە بە سەلامەت ئینشاءالله بۆ یاریزانانی یانەی وەرزشی حاجیاوە
جەبەجە دەکرێت لە ناوەڕاستی یاریگاوە هێرشێک بۆ ناوەوە بەڵام بەرگریکارانی یانەی وەرشی پیرەمەگرۆن ڕێگە نادەن بە ئاسانی گۆڵیان لێ تۆمار بکرێت و بێئومێد بن لە یاریەکە هەڵا فاوە لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرزشی پیرەمەگرۆن لە باڵی چەپی یاریگاوە پاسێک بۆ یاریزانی ژمارە 10 یانەی وەرشی پیرەمەگرۆن بۆ ناوە هێرشێک بەڵام مەترسیدار نییە بەڵێ خۆشەویستان زیاتر لە 15 خولەکی ژێمی یەکەمی یاریەکەمان تێپەڕاند و تا ئێستا ئەنجامی یاری هێرشێکی مەترسیدار ئەڵڵا لە گۆڵ پارێز و بەرگریکارانێ یعنی وەرشی حاجیاوە ماشەڵڵا 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 هەڵدانی لە ئاوە لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرۆن هەڵە فاوڵ لە بەرژەوەندی پیرەمەگرۆن شوێنێکی مەترسیدار جێبەجێ دەکرێت لەلایەن کاپتن و سەرگردەی یانەی وەرشی پیرەمەگرۆن یاریزانی ژمارە 5 تا ئێستا ئەنجامی یاری 1-0 حاجیاوە 1 پیرەمەگرۆن 0 جێبەجێ دەکرێت لە جێگەیەکی مەترسیدارەوە بۆ سەر خانەی گۆڵی یانەی وەرشی حاجیەوە یاڵە یا زاگرۆس یاڵە یا زاگرۆس جێبەجێ دەکرێت بۆ ناوە مەترسیدارە بەڵام مەترسیدارە بەڵام دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی حاجیەوە نانە ناوە بژیوان دەڵێ یاری بکە یاری بکە ئۆفساید 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 را بەرژەوەندی پیرەمەگرۆن شێرە کوڕانی پیرەمەگرۆن وا دیارە پیرەمەگرۆن دەیەوێت گۆڕانکاری یەکەم گۆڕانکاری خۆی ئەنجام بدات یاریزەنی ژمارە 30 بۆ ناوەوە یاریزانی ژمارە 11 بۆ دەرەوە ئایا ئەو گۆڕانکاریە سوودی دەبێت بۆیانەی وەرشی پیرەمەگرۆن یاخود نا بینەر دەبین لە ناوەڕاستی یاریگاوە هێرشێک بۆیانەی وەرزشی حاجیەوە بەڕێ دەکرێت مەترسیدارە بەڵام نانانانانە تەیمۆر گۆڵ پارێز زۆر بە ئاسانی دەتوانێت کۆنتڕۆڵی تۆپەکە بکات بۆ ناوە لێدانێک مەترسیدارە بەڵام بەرگریکارانی حاجیاوە مەترسیدارترن لە باڵی چەپەوە نانانە شاباز ئەو هەڵانەی ئەو ڕۆکردتن هیوادارم ڕۆژی تر دووبارەی نەکەیەوە یا شاباز زەلال لە هێڵی ناوەڕاستی یانەی وەرشی حاجیاوە یاریزانی ژمارە 6 بەڵە خۆشەویستان زیاتر لە 20 خولەکی جێمی دووەمی یارینەوان حاجیاوە پیرەمەگرۆنمان تێپەڕاندووە و ئەنجامی یاری 1-0 حاجیاوە 1 پیرەمەگرۆن 0 ئایا پیرەمەگرۆن دەتوانێت بێتەوە ناوکەشەوە یاریەکە و ئەنجامەکە یەکسان بکات و یاخود حاجیاوە دەتوانێت
گۆڵی دووەم و دڵنیایی خۆی تۆمار بکە لێدانی هەڵا لە بەرژەوەندیانەی وەرشە حاجیەوە لە زێیەکی مەترسیدار بۆ ناوەوە مەترسیدارە بەڵام نانانانانانانانە بۆ دەرەوە گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرزشی پیرەمەگرون ناو بژیوان دەڵێ یاری بکە کاکە وەزعەکە زۆر ئاساییە لە ناوەڕاستی یاریگەوە تۆ لەژێر کۆنتڕۆڵی کوڕانی پیرەمەگرون هێرشێک مەترسیدارە لە باڵی ڕاستەوە تۆپێک بۆ ناوەوە مەترسیدارە یاخود نا بۆ دەرەوە گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرزشی حاجیەوە تۆپ دەگەرێتەوە ژێر کۆنتڕۆڵی گۆڵپارێزی ژمارە 12 یانەی وەرشی حاجیەوە زاگرۆز موعین دەڵێ زاگرۆز تا ئێستا زاگرۆز موعین توانێتی تۆڕی گۆڵی حاجیەوە بە خاوینی بهێڵێتەوە هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی یانەی وەرزشی حاجیەوە لە باڵی ڕاستەوە و لە ناوەڕاست یاریگا وەک دەبینن حاجیەوە دەیەوێت دووەم گۆڕانکاری خۆی لە ناو یاریگای خۆی ئەنجام بدات ئایا ئەو گۆڕانکاریە دەتوانێت سوودی بۆ حاجیەوە هەبێت یاخود نا دوور دەکرێتەوە لە ناوەڕاستەوە بەرگری کارانی یانەی وەرشە حاجیەوە بەرگری دەکەن بەڕاستی ئاستێکی نایە پێشکەش دەکەن لە باڵی ڕاستەوە تۆپ لەژێر کۆنتڕۆڵی کوڕانی یانەی وەرشی پیرەمەگرونە پاسێک گەڵە شاباس شاباس دووبارە شابازەوە ئاستی تو نییە یا شاباز یەکێک لە یاریزانە نایابەکانی هێڵی ناوەڕاستی یانەی وەرشە حاجیەوە بەڵام وەک دەبینن ئەوڕۆ ئاست و ئەنجامی وەکو پێویستە هێرشێک مەترسیدارە هەڵا فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرشە حاجیەوە لە شوێنێکی یەکجار مەترسیدار بەڵێ خۆشەویستان بینەرانی تەلەڤیزیۆنی ڕانیا لەلایەن پۆشاک و پێڵاوی بابۆ براندەوە سپۆنسەر کراوین بابۆ براند بەردەوام داشکان نرخی گونجە و پێڵاو و پۆشاکی بابۆ 4 قوڕنا نزیک سنتەری ئاسیا بەردەوام داشکانەکانی بەڵێ خۆشەویستان وەک دەبینن یاریزانی ژمارە 6 شاباز جەلالە کارتی زرد بۆ چێ شاباز جەلال وەک دەبینن یاریزانی ژمارە 18 یانەی وەرزشی حاجیەوە ئایا ئەو گۆڕانکاریە سوودی دەبێت بۆ حاجیەوە یاخودنا لە شوێنێکی مەترسیدار لێدانی هەڵال لە بەرژەوەندی کوڕانی حاجیەوە دەتوانی گۆڵی دووەمی خۆت تۆمار بکەی و گۆڵی دڵنیایی و سێ خاڵی یاریەکەمە سۆگەر بکەی یاخودنا بینەر دەبین جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانانی بەڵام نانانانانانانا گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرزشی پیرەمەگرون تۆپ دەگرێتەوە ژێر کۆنتڕۆلی گۆڵپارێزیانی وەرشی پیرەمەگرون گۆڵپارێزی ژمارە 13 هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی کوڕانی حاجیەوە لە باڵی ڕاستەوە و
جێبەجێ دەکرێت یاریزانی ژمارە 22 حاجیاوە حاجیاوای خاوەن ماڵ و پیرەمەگرون و میوان هێرشێک مەترسیدارە 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 هەڵا 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 لە شوێنێکی یەکجار مەترسین دار یاڵە یا زاگرۆسیت کرد زاگرۆز هیوادارن کارتی دووەمت بەرامبەر بەکارنێت و بە سەلامەت بۆ یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون ئینشاءالله وەک دەبینن یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون لەسەر زەوی کەوتون داوای تیمەکانی فریاک گوزاری دەکەن بە سەلامەت ئینشاءالله وەک دەبینن ئەو یاریزانە تووشی زمان قوددانەوە بووە هیوای سەلامەتی بۆ دەخوازین ئینشاءالله بە سەلامەت بۆ یاریزانان بە سەلامەت ئینشاءالله بۆ یاریزانی پیرەمەگرون وەک دەبینن تووشی قوددانەوەی زمانی بووە بە سەلامەت ئینشاءالله هیوای سەلامەتی بۆ دەخوازین بە سەلامەت ئینشاءالله بە سەلامەت بە سەلامەت بە سەلامەت ئۆهۆ ئایا حاجیاوە تووشی کارتی سوورد بوو گۆڵپارێز گۆڵپارێزیە ئۆهۆ گرژی و ئاڵۆزی لە نێوان یاریزانان وەک دەبینن گرژی و ئاڵۆزی لە ناو یاریەکە دروست بووە وەک دەبینن گرژی و ئاڵۆزی لە ناو یاریەکە دروست بووە هاندەرانی یانەی وەرشی پیرەمەگرون هێرش دەکەنە سەر یاریگای یانەی وەرشی حاجیاوە ئەوەی دەبینن هاندەرانی یانەی وەرشی پیرەمەگرونە وەک دەبینن هێزە ئەمنیەکان تەقە دەکەن بۆ ئەوەی هاندەران کۆنتترۆل بکەن ئەوەی دەبینن تەقەی هێزە ئەمنیەکانی یانەی وەک دەبینن هێزە ئەمنیەکانی حاجیاوە تەقە بە ئاسماندا دەکەن تا کۆنتترۆلی وەزعەکە بکەن بەڵێ خۆشەویستان بە هیوای سەلامەتی بۆ گشت لایەک وەک دەیبینن تەقە ئەوەی دەیبینن هاندەرانی یانەی وەرشی پیرەمەگرونە بەرد دەخەنە ناو یاریگای یانەی وەرشی حاجیاوە و هێرش دەکەنە سەر یاریزانان و کارمەندانی یانەی وەرشی حاجیاوە بە سەلامەت ئینشاڵڵا بۆ یاریزانی یانەی وەرشی پیرەمەگرون وەک دەبینن ئەمبوڵانس ئامادە کراوە بۆ ئەوەی ئەو یاریزانە بگوازنەوە بۆ نەخۆشخانە بە سەلامەت ئینشاءڵڵا وەک دەبینن گرژی و ئاڵۆزیەکی زۆر لە ناو یاریگادا وەک دەبینن خەڵک هاندەران وەک دەبینن هاندەران یانەی وەرشی پیرەمەگرون بە دەمانچەوە لە ناو یاریگای حاجیاوە ئامادەی ئاژاوانیە براکەم بڕۆ سەیریکە دەمانچەی پێ براکەم ئەوە سەیریکە براکەم وەک دەبینن هاندەرانی پیرەمەگرون دەمانچە دەردێنن بەرامبەر بە خەڵک و بە یاریزان و بە هێزە ئەمنیەکانی حاجیاوە بەداخەوە پیرەمەگرون بەداخەوە بۆ پیرەمەگرون بەداخەوە بەڵێ خۆشەویستان وەک دەبینن گرژی و ئاڵۆزی لە نێو یاریگای یانەی وەرزشی حاجیاوە دەبیندرێت هێزە ئەمنیەکان تەقە بە ئاسماندا دەکەن بۆ ئەوەی کۆنتترۆلی وەزعەکە بکەن و وابزانم گۆڵپارێزی یانەی وەرشی حاجیاوە کارتی سووری وەرگرت بۆ دەرەوە بە سەلامەت ئینشاءڵڵا بۆ یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون هیوای سەلامەتی بۆ دەخوازین ئینشاءڵڵا بە سەلامەت ئینشاءڵڵا بۆ یاریزانی یانەی وەرشی پیرەمەگرون بە سەلامەت ئینشاءڵڵا وەک دەبینن سارەکانی فریا گوزاری ئۆها وەک دەبینن بەرد هەڵدەدرێت شوشە هەڵدەدرێتە ناو یاریگای یانەی وەرشی حاجیاوە لەلایەن هاندەرانی یانەی وەرشی پیرەمەگرونەوە بە سەلامەت ئینشاءڵڵا بە هیوای ئەوەی زوو کۆنتترۆلی وەزعەکە بکرێت بەڵێ خۆشەویستان ئەوەی دەیبێنن خولەکانی کوردستانە وەک دەیبینن کەم یاری هەیە شەڕ و ئاژاوە نەبێنین بەداخەوە بەڵێ خۆشەویستان
بەڵێ خۆشەویستان وەک دەبینن گرژ و ئاڵۆزیەکان بەردەوامن. بەڵێ خۆشەویستان بینەرانی تەلەڤیزیۆنی ڕانیا پەیتا پەیتا کەشەکە هەیە من دەبتەوە ئینشاءالله بە هیوای سەلامەت ئینشاءالله بۆ یاریزانی یانەی وەرشی پیرە مەگرون هایا زاگرۆز معین کارتی سووری بەڕوودا بەرزکراوە یاخودنا زاگرۆز معین کارتی سووری بەڕوودا بەرزکراوە یاخودنا حاجیاوە بە دێ یاریزانەوە دەیەوێت ڕووبەڕووی پیرە مەگرون ببێتەوە وەک دەبینن دیمەنی هاندەرانی یانەی وەرشی پیرە مەگرونە بەرامبەر بە هێزە ئەمنیەکان و بە یاریزانانی یانەی وەرشی حاجیاوە هیوای سەلامەتی بۆ گشت لایەک ئینشاءالله کۆنتڕۆڵی یاریەکە دەکرێت بەداخەوە کاپتن زاگرۆز گۆڵ پارێزە بە تواناکەی یانەی وەرشی حاجیاوە کارتی سووری بەڕوودا بەرزکرایەوە حاجیاوە تووشی یەکەم کارتی سوور بوو ئایا پیرە مەگرون دەتوانێت هەلەکە بقۆزێتەوە گۆڵی یەکسانی خۆی تۆمار بکاتەوە یاخودنا وەک دەبینن گۆڵپارێزی ژمارەیەکی یانەی وەرشی حاجیاوە دێتە ناوەوە و حاجیاوە پەیتا پەیتا بەرگری کارەکانی زیاتر دەکات حاجیاوە لە ئێستادا پێویستی بە بەرگری کارە یا بۆیە بەرگریکارانی زیاد دەکات بەڵێ خۆشەویستان بە هیوای سەلامەت ئینشاءالله بۆ یاریزانی یانەی وەرشی پیرە مەگرون سپاس بۆخوا کە سەلامەتە وەک دەبینن گرژ و ئاڵۆزیەکان لەناو یاریگای یانەی وەرشی حاجیاوە پەیتا پەیتا بەرە و کۆتایی گرژی ئاڵۆزیەکان دەڕوات و هاندەرانی یانەی وەرشی پیرە مەگرون تۆزێک سەبر و تەحەمولیان نەماوە هیوادارم دەستەی هاندەرانی یانەی وەرشی پیرە مەگرون کۆنتڕۆڵی هاندەرانی یانەی وەرشی پیرە مەگرون بکە ئەوە یاریە خۆشەویستان لە ناو یاریدا پێت دەکەوێت تووشی پێکان دەبی بەڵکو بگرە احتیمالەیە بژمری بە چەندەها یاریزانمان بینیوە لە ناو یاریگا گیانیان لە دەستاوە بۆیە لە ناو یاریدا دەبی بە ڕۆحیاتێکی وەرشیەوە وەری بگری پێویست ناکات کاکە گیان ناو بژیوان هەیە ناو بژیوان بڕیار دەدا یەکێتی تۆپی پێ خۆی بڕیار دەدا ئۆهۆ کارتی سوور بۆ دەستەی ڕاهێنەرانی یانەی وەرشی حاجیاوە بەڵێن خۆشەویستان وەک دەبینن گرژی و ئاڵۆزیەکان بەرەو کۆتایی دەڕن ئێستا حاجیاوە دەیە گۆڕانکاری بکە حاجیاوە بەدە لاعیبەوە بەدە یاریزانەوە بەدە پڵینگەوە ئایا حاجیاوە دەتوانی بەدە یاریزانەوە بۆ ئەنجامە کۆتایی بە یاریەکە بێنی و سێ خاڵی یاریەکە بەدەست بێنی یاخودنا حاجیاوە ئایا دەتوانیت بەو ئەنجامە و سێ خاڵی یاری بەدەست بێنی یاخودنا حاجیاوە ئیش و ئەرکت قورس بوو بەرامبەر پیرە مەگرونی میوان بەڵێ خۆشەویستان بینەر دەبین بە هیوایەوەی گرجی و ئاڵۆزی لە ناو یاریدا کۆتایی پێبێت اوهو کارتی سوور کارتی سوور کارتی سوور کارتی سوور کارتی سوور بۆ دەستەی ڕاهێنەران
بەڵە خۆشەویستان ئەو یاریزانە دی دووبارە هێرش کراوە سەر یاریزانانی یانەی وەرشی حاجەوە هۆ خۆشەویستان دووبارە وەک دەبینن هێرش دەکرێتەوە سەر هاندەران ببورن بە هیوای سەلامەت بۆ هەردووک لە ئینشاءڵڵا وەک دەبینن گرژی و ئاڵۆزی لە ناو یاریگای یانەی وەرشی حاجەوە دووبارە دەستی پێکردەوە وەک دەبینن دووبارە گرژی و ئاڵۆزی هیوادارین هێزە ئەمنیەکان کۆنتترۆلی وەزعەکە بکەن هیوادارین هێزە ئەمنیەکان بتوانن کۆنتترۆلی وەزعەکە بکەن لە نێوان هاندەرانی یانەی وەرشی پیرەمەگرون یانەی وەرشی حاجیاوە وەک دەبینن دووبارە هێزە ئەمنیەکان دەیانەوێ بێنەوە و کۆنتترۆلی وەزعەکە بکەنەوە ئەو یاریە بەردەوام دەبێت یاخود نا یاری بەردەوام دەبێت یاخود نا بەڵە خۆشەویستان وەک دەبینن گرژی و ئاڵۆزی لە نێوان هاندەران و بەڵە خۆشەویستان دووبارە گرژی و ئاڵۆزی هیوادارین کۆنتترۆلی ئەم وەزعە بکرێت لەلایەن هێزە ئەمنیەکانی حاجیاوەوە هیوادارین کۆنتترۆلی وەزعەکە بکرێت بەڵە خۆشەویستان هیوادارین ئەو گرژی و ئاڵۆزیە کۆتایی پێبێ بەڕاستی وەرزش دوورە لە گرژی و ئاڵۆزی بەڕاستی وەرزش نابێ گرژی و ئاڵۆزی تێدا بەکار بهێندرێ بەڕاستی بۆ داخەوە بەڕاستی بەداخەوە بەڕاستی هەرشێک جێبەجێ دەکرێت کاکە ژیان بەڵێ خۆشەویستان وەک دەبینن حاجیاوە دەیەوێ بەرگریکارانی زیاد بکە لە ناو یاریەکە بەڵەوە دەیبینن دیمەنی هاندەرانە لە باڵێ هێرشێک لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرزشی پیرەمەگرون دەیەوێت گۆڕانکاریەکی تر ئەنجام بدات یاریزانی ژمارە 21 بۆ ناوەوە جێبەجێ دەکرێت بۆ ناوەوە جێبەجێ دەکرێت بەڵام زاگرۆزێک ڕۆیشت و زاگرۆزێکی تر هاتە ناو یاریگا زاگرۆزێک دەڕوات و زاگرۆزێکی تر دێنتە ناو یاریگا زۆر بە ئاسانی گۆڵپارێز یانەی وەرشی حاجیاوە کۆنتترۆڵی تۆپەکە دەکات ببورن لە ناوەڕاستی یاریگا تۆپ لەژێر کۆنتترۆڵی یاریزانە یانەی وەرشی پیرەمەگرونە لە باڵێ ڕاستەوە
هێرشێک بۆ یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون هێرشێک مەترسیدارە یاخود نا مەترسیدارە یاخود نا مەترسیدارە یاخود نا نانانانە بەرگریکاران تۆپەکە دوور دەخەنەوە هێرشێک گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی یاریزانانی یانەی وەرزشی حاجیەوە جێبەجێ دەکرێت لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی حاجیەوەوە دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکاری یانەی وەرشی حاجیەوە لە ناوەڕاستی یاریگەوە تۆپ لە ژێپەی کۆنتڕۆڵی یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرونە لە باڵی چۆپەوە وەک دەبینن پیرەمەگرون دەیەوێت هێرشەکانی چڕتر کاتەوە بۆ سەرخانەی گۆڵی یانەی وەرشی حاجیەوە و ئەنجامەکە یەکسان بکاتەوە بەڵام بەرگریکاران ڕێگە نادەن وا بە ئاسانی گۆڵیان لێ تۆمار بکرێت لە ناوەڕاستی یاریگاوە یاریزانی ژمارە 21 پاسێک بۆ کاپتن و سەرکردەی یانەی وەرشی پیرەمەگرون تۆپ دەگەرێتەوە ژێر کۆنتڕۆڵی یاریزانانی یانەی وەرشی پیرەمەگرون لە باڵی ڕاستەوە مەترسیدارە بۆ ناوەوە مەترسیدارە گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرونی میوان گۆڵ لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرونی میوان پیرەمەگرون توانی لە خولەکی سی ئەنجامەکە یەکسان بکاتەوە گۆڵی یەکەم و یەکسانی لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرون بەڵێ خۆشەویستان وەک دەبینن ئێستا ئەنجامی یاری یەک بە یەک یاریەکە بەڵێ خۆشەویستان پەیتە نزیک دەبینەوە لە کۆتا خولەکەکانی جێمی دووەمی یاری نێوان حاجیەوە پیرەمەگرون ئەنجامی یاری یەک بە یەکە حاجیەوە خاوەن گۆڵێکە و پیرەمەگرونیش خاوەنی گۆڵەکە حاجیەوە بەدەی یاریزانەوە ئایا حاجیەوە بەو ئەنجامە کۆتایی بە یاریەکە دێنی یاخود گۆڵی برنەوە تۆما دەگەی یاخود شکست دێنی بەرامبەر یانەی وەرشی پیرەمەگرون وینەر دەبین دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی حاجەوە تۆپ لەژێر کۆنتڕۆڵی یاریزانانی یانەی وەرشی حاجەوە هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی حاجیەوە هەڵا فاوە لە بەرژەوەندی یانەی وەرشی پیرەمەگرون لە ناوەڕاستی یاریگاوە تۆپ لەژێر کۆنتڕۆڵی یاریزانانی یانەی وەرزشی حاجیەوە دەگەرێتەوە زێر پێی گۆڵپارێزی یانەی وەرشی پیرەمەگرون بە سەلامەت ئینشاءڵڵا بۆ یاریزانانی یانەی وەرشی حاجیەوە یاریزانی ژمارە 8
لە باڵی چەپەوە هێرشێک لێدانی گۆشە لە بەرژەوەندی کوڕانی حاجیەوە ئایا کوڕانی حاجیەوە دەتوانن گۆڵی دووەم و دڵنیایی خۆتان تۆمار بکەن یاخود نا مەترسیدار دەبێت دڵنیابن جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانانی یانێ وەرشی حاجیەوە جێبەجێ دەکرێت بەڵام دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکاران یانەی وەرشی پیرەمەگرونەوە هەڵدانی لە ئاوت لە بەرژەوەندی پیرەمەگرون ئایا دەتوانین گۆڵ ئۆفساید لە بەرژەوەندی کوڕانی پیرەمەگرون بورن بەوەی نالەباری جێگاوە کامێرەکەمان لەوانەیە وەک پێویست نەبێ هێرشێک مەترسیدارە بەڵام گۆڵ پارێز دەتوانێت بە ئاسانی کۆنتڕۆڵی تۆپەکە بکات گۆڵ پارێز بە ئاسانی دەتوانێت کۆنتڕۆڵی تۆپەکە بکات گۆڵ پارێزی ژمارە یەکی یانەی وەرشی حاجیەوە هێرشێک مەترسیدارە بۆ کوڕانی حاجیەوە مەترسیدارە بەڵام نا بۆ دەرەوە بەڕاستی حاجەوە گومانی ئەو هەموو هەلە ئاسانانە بەڕاستی باجی و هەموو هەلە ئاسانانە نەدەیت باشە هیوادارم باجەکەی نەدەیت لە ناوەڕاستی یاریگاوە هێرشێک بۆیانەی وەرزشی پیرەمەگرۆنی میوان دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکارانی یانەی وەرشی حاجیەوە بەڵێ خۆشەویستان وەک دەبینن پیرەمەگرون گۆڕانکاری سێمی خۆی ئەنجام دەدات ئایا ئەو گۆڕانکاریە دەتوانێت سوودی بۆ پیرەمەگرون هەبێت یاخود لێدانی گۆشە لە بەرژەوەندی کوڕانی پیرەمەگرون مەترسیدارە دوو بەڵام بۆ دەرەوە تۆپ دەگرێتەوە ژار کۆنتڕۆلی یاریزانانی حاجیەوە جێبەجێ دەکرێت لەلایەن بەرگریکارانی حاجیەوە بەرگریکاری ژمارە 25 لە ناوەڕاستی یاریگاوە تۆپ دەکەوێتەوە ژێر کۆنتڕۆڵی گۆڵپارێزی ژمارە 13 پیرەمەگرون جێبەجێ دەکرێت لە ناوەڕاستەوە تۆپ دەکەوێتەوە ژێر کوڕانی حاجیەوە ژێر کۆنتڕۆلی کوڕانی حاجیەوە بەڵام دەکەوێتەوە ژێرپەی یاریزانی ژمارە 5 پیرەمەگرون مەترسیدارە لە باڵی ڕاستەوە بۆ ناوەوە بەڵام بۆ دەرەوە گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی کوڕانی حاجیەوە بەڵێ خۆشەویستان سپۆنسەر کراون لەلایەن پۆشاک و پێڵاوی بابۆ براند ناونیشان چوار قوڕنا نزیک سنتەی ئاسیا بابۆ براند بەردەوامە لە داشکانە گەورەکانی مەترسیدارە هێرشێک بۆ کوڕانی پیرەمەگرون بەڵام گۆڵ پارێز ڕێگە نادا گۆڵی دووەمی لێ تۆمار بکرێت بەڵێ خۆشەویستان زیاتر لە 35 خولەکی جێمی دووەمی یاری نێوان حاجیەوە پیرەمەگرونمان تێپەڕان هێرشێک بۆ کوڕانی حاجیەوە بەڵام
لە باڵی ڕاستەوە لە ناوە ڕاستەوە تۆپ لە ژێر پێی کۆنتڕۆڵی یاریزانانی پیرەمەگرون مەترسیدارە مەترسیدارە لە باڵی چەپەوە هەڵا فاوەڵ لە بەرژەوەندی کوڕانی حاجیەوە جێبەجێ دەکرێت لەلایەن کوڕانی حاجیەوە بارگریکارانی حاجیەوە لە ناوەڕاستی یاریگاوە هەڵا فاوڵ لە بەرژەوەندی کوڕانی پیرەمەگرون لە جێیەکی یەکجار مەترسیدار لە شوێنێکی یەکجار مەترسیدارە ئایا پیرەمەگرون دەتوانێت ئەم دەرفەتە لە دەستی خۆی نەدات و گۆڵی دووەم و سەرکەوتنی خۆی تۆمار بکات یاخودنا بینەر دەبین بەڵێ خۆشەویستان بینەرانی تەلەڤیزیۆنی ڕانیا پەیتان نزیک دەبینەوە لە خولەکەکانی کۆتایی جێمی دووەمی یاری نێوان حاجیاوای خاوەن میوان و خاوەن ماڵ و ببورن پیرەمەگرونی میوان هەڵا فاوڵ لە جێگەیەکی مەترسیدار جێبەجێ دەکرێت لەلایەن کوڕانی پیرەمەگرونەوە جێبەجێ دەکرێت یاریزانی ژمارە 21 مەترسیدارە بۆ ناو بەڵام نا کارتی زار بۆ یاریزانی یانەی وەرشی حاجیەوە کاکە گیان حەکەم پێت دەڵێم مەیە پێشەوە بۆ دێ براکەم دووبارە دەکرێتەوە فاوڵ لە بەرژەوەندی کوڕانی پیرەمەگرون لە جێگەیەکی مەترسیدار جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانی ژمارە 21 پیرەمەگرون مەترسیدارە جێگایەکی مەترسیدارە و کاتێکی مەترسیدارە جێبەجێ دەکرێت بۆ ناوەوە مەترسیدارە یا ئەڵڵا مەترسیدارە بەڵام دوور دەکرێتەوە لەلایەن کوڕانی حاجیاوەوە بەرگریکارانی حاجیاوە دوور دەکرێتەوە ناو بژیوە دەڵێ یاری بکە مەترسیدارە هێرشێک هەڵا فاوەڵ لە بەرژەوەندی پیرەمەگرون بە سەلامەت ئینشەڵڵا بۆ گۆڵ پارێزی ژمارە 13 پیرەمەگرون بپورن خۆشەویستان بەوەی نالەباری جێگەکەمانەوە کامێراکەمان کە مخڕێشیە بووداوە لێ بردنمان هەیە مێرشێک مەترسیدارە بۆ کوڕانی پیرەمەگرون مەترسیدارە بەڵام نا بۆ دەرەوە گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی کوڕانی خاوەن ماڵە حاجیاوە لە ناوەڕاستی یاریگاوە یەک بە یەکە و یاری تەواوە وەرنە پێشوو مەگەڕێنە دواوە لە ناوەڕاستی یاریگاوە کوڕانی پیرەمەگرون لە باڵی ڕاستەوە پاسێک بۆ یاریزانی ژمارە 6 پیرەمەگرون پاسێک بەڵام بەرگریکاران بەرگری دەکەن لێدانێک بەڵام نا بۆ دەرەوە گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی کوڕانی حاجیاوە بەڵێ خۆشەویستان وەک دەبینێن پەیتا دینە کۆتا خولەکەکانی یاری نێوان پیرەمەگرون حاجیاوەی خاوەن ماڵ ئەنجامی یاری یەک بە یەکە لە بەرژەوەندی حاجیاوە وەزائیدن پیرەمەگرون لە باڵی ڕاستەوە هێرشێک بۆ کوڕانی پیرەمەگرون مەترسیدارە بۆ ناوەوە مەترسیدارە
نه بۆ دەرەوە گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی کوڕانی حاجیاوە بڕۆنە پێش و مێنە دواوە ئۆفساید لە بەرژەوەندی کوڕانی پیرەمەگرۆن لە باڵی چەپەوە هێرشێک بۆ کوڕانی پیرەمەگرۆن یاریزانی ژمارە 21 پاسێک بۆ یاریزانی ژمارە 16 لە باڵی ڕاستەوە مەترسیدارە بۆ ناوەوە یاخود نا بۆ ناوەوە مەترسیدارە ئۆهۆ بەڵام گۆڵ ماڵی گۆڵ لە بەرژەوەندی حاجیاوە لێدانی گۆشە لە بەرژەوەندی پیرەمەگرۆن جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانی ژمارە 21 پیرەمەگرۆن بۆ ناوە مەترسیدارە هەڵا فاوڵ لە بەرژەوەندی کوڕانی حاجیاوە کوڕانی خاوەن ماڵە هێرشێک بۆ کوڕانی حاجیاوە مەترسیدارە مەترسیدارە بەڵام نا حاجیاوە بایەجی ئەو هەلە ئاسانانە دەدات ئەو هەلە ئاسانانە لە دەستدا بەڕاستی دەبێ باجەکەی بدات ناوەڕاستی یاریگاوە پاسێک هێرشێک مەترسیدارە کوڕانی پیرەمەگرۆن مەترسیدارە الله لێدانی گۆشە لە بەرژەوەندی کوڕانی پیرەمەگرۆن مەترسیدارە بەڵام نان هەردووک لە بەڕاستی هێرشەکانیان چڕتر کردوتەوە لێدانی گۆشە لە بەرژەوەندی کوڕانی پیرەمەگرۆن دەکەوێتەوە ژێر کۆنتڕۆلی ئۆهۆ خۆشەویستان بە ئەنجامی یەک بە یەک کاتینە کۆتایی یاری نێوان پیرەمەگرۆن حاجیاوە ئەنجامی یاری یەک بە یەک لە ناو شاری حاجیاوە وەک دەبینین هێزە ئەمنیەکانی ڕوو لە زیاد بوون دەکەن چالاکی مەدەنیەکانی ڕانیا ئامادەی خۆیان لە یاریگای حاجیاوە بەڵێ خۆشەویستان بەو ئەنجامی یەک بە یەک پیرەمەگرۆن یەک حاجیاوە یەک هاتینە کۆتایی یاریەکە و هەر ساغ بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ